بەناوی خدای بەخشندەی مێرەبان سڵاوتان لێبێ بینەرانی ئازیزی پەیام خۆشحاڵم کە لە بەرنامەی ژێرخان ئەمشەو لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویستا دەبم کە تەوەری سەرەکی بەرنامەی ژێرخانی ئەمڕۆ لەسەر وەرگرتنی گەنمی جووتیارانە. سەرەتا دەچینە لای چەند کورتەیەک لە هەواڵەکان. بەرپرسێکی وەزارەتی تەندروستی ئاشکرای دەکات لە عێراقدا بەهۆی جگەرە کێشانەوە هەر 20 خولەکێک جارێک کەسێک گیان لەدەست دەدات. وەسیم کەیلان ئەندامی پرۆگرامی بەرەنگاربوونەوەی جگەرە کێشان لە وەزارەتی تەندروستی عێراق ڕایگەیاند ڕۆژانە بە بەهای 2 ملیار دینار جگەرە و تووتن هاوردەی ناوخۆی وڵات دەکرێت و هەر 20 خولەکێک جارێک عێراقیەکان بەهۆی جگەرەوە گیان لەدەست دەدات واتە هەر 20 خولەکێک عێراقیەک گیان لەدەست دەدات. وتیشی ڕێژەی کەسانی جگەرەکێش لە ناو هاوڵاتیاندا گەیشتووەتە 140 کە 120یان خوێندکارن. بۆ بەرگرتن لە زیاتر تەشەنەسەندنی دیاردەی جگەرەکێشان وەزارەتی تەندروستی عێراق هەمواری پرۆژە یاسایی جگەرەکێشانی ئامادە کردووە تا ڕاستەی پەرلەمانی بکات بۆ سنووردارکردنی ڕێژەی جگەرەکێشان لە ناو هاوڵاتیاندا. هەر لەو بارەیەوە سامر خەلەفی نوێنەری ڕێکخراوی تەندروستی جیهانی لە عێراق ڕایگەیاند یاسای ژمارە 19 جگەرەکێشان لە ساڵی 2012 پەسەند کراوە. توانای بەرەنگاربوونەوەی جگەرەکێشانی نییە و وەزارەتی تەندروستیش پێی باشە و یاسایە هەموار بکرێتەوە. ڕوونی کردەوە یەکێک لە پێشنیازەکان زیادکردنی باج و ڕسوماتە لەسەر بەرهەمەکانی تووتن و لەگەڵ وەزارەتی تەندروستیش ڕێککەوتون بۆ هەر پاکەتێک جگەرە 500 دینار باج بخرێتە سەری و ڕیکلامی بەرهەمەکانی جگەرەش قەدەغە بکرێن. ئەو باجەش دەتوانێت ساڵانە 121 ملیۆن دۆلار بۆ حکوومەت کۆ بکاتەوە و ئەو بڕەپارێش بدرێت بە پرۆگرامەکانی بواری تەندروستی. ئەمریکا 3 مانگ مۆڵەت دەداتە عێراق. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە دەرکردنی عێراق لە کڕینی گازی سروشتی و کارەبای ئێرانی بۆ ماوەی 30 ڕۆژ درێژ کردەوە کە ئەمە سێم جارە واشنگتنەوە وادەیە بۆ بەغدا درێژ دەکاتەوە. ئاژانسی فرانس پرس لە سەرزاری بەرپرسێکی باڵای حکوومەتی عێراقی ئاشکرای کردووە وڵاتەکەی گەرانتی درێژکردنەوەی ئەو ڕێگە پێدانەی ئەمریکای کردووە بۆ ماوەی 90 ڕۆژی تر بۆ هاوردەکردنی گازی سروشتی و وزەی کارەبا لە ئێرانەوە. ئەو بەرپرسەوتیشی ئەو ڕێککەوتنە لە پاش دانوستانیکی چڕ و پڕیان بووە بەرلەوەی ئەو ماوەیەی پێش و کۆتایی بێت کە ئەمریکا بۆ عێراقی دانابوو. عێراق پشت بەو دوو سەرچاوەیە وزەی ئێران دەبەستێت بۆ پڕکردنەوەی پێداویستی ناوخۆی بەتایبەت لە وەرزی گەرمادا کە بەهۆی 28 ملیۆن مەتر چوارگۆشە گازی سروشتی و 1300 میگاوات کارەبا لە ئێران دەکڕێت. ئەپڵ دەتوانێت لە دەرەوەی چین بە ڕێژەی پێویست آیفۆن دروست بکات. کۆمپانیای ئەپڵ ڕایگەیاند لە ئەگەری فشارخستنە سەریان بەهۆی جەنگە بازرگانیەکەی ئەمریکا و چین لە ئامادەباشیدان و دەتوانن لە دەرەوەی چین ڕێژەی پێویستی آیفۆن دروست بکەن. لە ڕاگەیەندراوێکدا کۆمپانیای ئەپڵدا کە ڕایگەیاندووە ئەگەر جەنگە بازرگانیەکەی نێوان چین و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ببێتە هۆی ئەوەی حکوومەتی چین فشارمان بخاتە سەر تا لە دەرەوەی وڵاتە بەرهەمەکانی ئەپڵ بەکاربێنن دەتوانین لە دەرەوەی چین ڕێژەی پێویستیە و بەرهەمە دروست بکەین. لەو بارەیەوە ئەپڵ ڕوونی کردووەتەوە کۆمپانیای تایوان فۆکسکۆن کە یەکێکە لەو کۆمپانیایانەی پەیوەندی بە ئەپڵەوە هەیە دەتوانێت لە پیشەسازی و بەرهێنانی بەرهەمەکانی ئەپڵ و ئەپڵ هاوکاریان بێت و ڕێژەیەکی پێویست لەو بەرهەمانە فراهم بکات بۆ بەکارهێنانی. لە ئێستادا زۆرینەی ڕێژەی بەرهەمەکانی آیفۆن لە وڵاتی چین وەبەردەهێنرێت. بەپی راپۆرتێکی پێگەی بلۆمبێرگ لەو بارەیەوە لە ئێستادا زۆرینەی ڕێژەی بەرهەمەکانی آیفۆن لە وڵاتی چین وەبەردەهێنرێت. بەڵام بەرپرسێکی باڵای کۆمپانیای فۆکسفۆنی تایوانی بە بەرپرسانی ئەپڵی ئەمریکی ڕاگەیاندووە توانەکانی کۆمپانیاکەی دەگاتە بەرهەمهێنانی 125 خواستی بەکارهێنەرانی آیفۆن کە ئەو ڕێژەیەش بۆ ڕازیکردنی بازاری ویلایەتە یەکگرتووەکان گونجاوە. ئاماژەی بەوەش کراوە تا ئێستا داوا لە کۆمپانیا تایوانیەکە نەکراوە بەرهەمەکانی ئەپڵ وەبەربێنێت بەڵام لاگەری زیاتربوونی گرژیە بازرگانیەکانی نێوان چین و ویلایەتە یەکگرتووەکان ئەو کۆمپانیایە ئامادەیە بەرهەمەکانی آیفۆن وەبەربێنێت. ئەوە لە کاتێکدایە هەفتەی ڕابردوو تیم کۆک بەڕێوەبەری جێبەجێکاری کۆمپانیای ئەپڵ ڕایگەیاند جەنگی بازرگانی نێوان واشنگتۆن و پەکین دەبێتە هۆی پەککەوتنی بەشێک لە بەرهەمەکانی کۆمپانیاکە. دوایەوەی دانوستانە بازرگانیەکانی نێوان چین و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بێئەنجام مایەوە تا ئێستا باڕاستی چارەسەر لەلایەن هیچ لایەنێکەوە هیچ هەنگاوێک نەنراوە. ئەوەش بووەتە هۆی هەڕەشە و مەترسی بۆ سەر کۆمپانیا گەورەکانی هەردوو وڵات وەک کۆمپانیای هواوی و
تەکنۆلۆژی چینی و کۆمپانیای ئەپڵی ئەمریکی. گرژیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نرخی نەوت بەرز دەکەنەوە بەهۆی گرژی و ئالۆزیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەرزبوونەوەی تێچووی گواستنەوەی نەوت نرخی نەوتی خاو لە بازاڕەکاندا بەرز بووەوە. هەروەک چۆن ترس و دوودڵی زیاتر لەبارەی گەشەی ئابوووریەوە دروست دەکات بە تایبەتی کا پێشتر بەهۆی شەڕی بازرگانی نێوان ئەمریکا و چینەوە دروست بووە. دوایین گرژی و ئالۆزیەکان هێرشی سەر کەشتیە نەوتیە زەبەلاحەکانی کەنداوی عومان بوو کە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر نرخی نەوتی خاو لە بورسەی لەندەن دروست کردووە. بەپێی ئاژانسی ڕۆیتەرس پاشەوەی سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەممەی پێشوو هێرشکرایە سەر دوو کەشتی نەوت هەڵگر لە کەنداوی عومان نرخی نەوتی خاو لە بازاڕەکانی جیهاندا بە ڕێژەی لە ١٤ بەرز بوویەوە. ئەوەش لە کاتێکدایە بەردەوامی سزای ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ سەروەبەرهێنەرە نەوتیەکان وەک ڤێنزوێلا و کۆماری ئیسلامی ئێران کاریگەری ڕاستەخۆی لەسەر نرخی نەوت لە بازاڕەکانی جیهاندا دروست کردووە. هاوکات میدیاکانی بەریتانیا بڵاویان کردەوە سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەممەی پێشوو پاش هێرشەکە لە بورسەی لەندەن نرخی نەوتی خاوی برند لە ١٤.5 زیادی کردووە و بەوەش نرخی هەر بەرمیلێک لە 161.40 سنتدا جێگیر بووە. پێشتر گەشەی ئابووری جیهان بۆی پرسی دەرچوونی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا جەنگی بازرگانی نێوان ئەمریکا و چین نارامی ناوچەکە و جیهان لە ژێر هەڕەشەدا بوو نرخی نەوتی هێنایە خوارەوە. لە سەرپرسی وەرگرتنی گەنمی جوتیاران درێژە بە بەرنامەی ژێرخان دەدەین لەگەڵ میوانی عزیزم کاکێمن محەممەد بەڕێوبەری سایلۆی چەمچەماڵ. کاگێمن زۆر سپاس بەوە دەرفەتە بەخێربێت. ئەگەر لێەوە دەست پێ بکەین کاگێمن کەی پرۆسی وەرگرتنی گەنم دەست پێ دەکرێت؟ بەڵێ سپاس. دیارە سبێنێ 16 لە سەرجەم سایلۆکانی هەرێمی کوردستان بەپێی بڕیارێک پرۆسی وەرگرتنی گەنم دەست پێ دەکەن. زۆر باشە تاکەی درێژە دەخایێنێت. خۆی کاتەکەی یەک مانگە بەڵام زۆر جار بەپی پێویستی ناوچەکەەوە جاری وایە لیژنەیەک دێ سەیری ئەو گەنمانەکە کە هاتووە ئەگەر هاتوو جوتیار مابوون یا گەنم مابوو بۆ ماوەی 10 ڕۆژ تا 15 ڕۆژی تر درێژەکرێتەوە. ئەم لیژنە لەکوێوە دێت؟ بەغا چکە بابەتی وەرگرتنی گەنم و هەموو ئەو بابەتانە پەیوەندی بە حکوومەتی عێراقەوە هەیە ڕاستەوخۆ وەزارەتی بازرگانی عێراق. زۆر باشە. ینی شێواز و میکانیزمی وەرگرتنی گەنمی جوتیارانی خۆمان چۆنە بە تایبەتی ئەگەر لەسەرەوە قسەی زیاتر بکەین لە ساڵانی ڕابردوودا بەشێک لە جوتیاران سەر ڕێگلەیان لە زۆر وەستان لە بەردەم سایلۆکاندا گلەیان دەکرد کە هەندێک گەنمی دەرەکی دەرەوەی سنووری خۆیان یا دەرەوەی هەرێمی کوردستان بێ یا سنوورەکەی خۆیان بێ تێکەڵ بە گەنمەکانی ئەوان دەکرێت وان پێشش دەکەون لە زۆر سایلۆدا. بەڵێ پێشتر گەورەترین کێشە نەبوونی سایلۆ بوو. ئەم سایلۆی ئێمە تاوان لە 2010ەوە کەوتۆتە ئیش یەکەم دەست بەکاربوونی ساڵی پار بۆ ماوەی 10 ڕۆژ گەنمی وەرگرتووە و ئەم ساڵ یەکەم ساڵە پرۆسەکە بە تەواوی گەنم وەرەگرێ. واروە سایلۆی ڕانیە تازەیە تا ئێستا سایلۆی کەلاری لەژێر جێبەجێکردنەوە بنکەی وەرن تەنها سایلۆی پیرەمەگرون هەبوو یاخود بڵین سایلۆی سلێمانی پێشوو هەموو ئەو زەختە کەوتە سەر سایلۆی سلێمانی هەموو سنووری سلێمانی ئیدارەی گەرمیان ڕاپەڕین چەمچەماڵ هەموو جوتیارەکان گەنمەکانیان ئەبرد بۆ ئەو سایلۆیە بۆیە ئەو قەرەباڵغی و ئەوە دروستە بوو جاریوا بوو جوتیارێک بۆ ماوەی 10 ڕۆژ بۆ 15 ڕۆژ لە سەرای ئەوەستا تا گەنمەکەی. بەڵام خۆشبەختانە ئێستا ڕانیە سایلۆی هەیە چەمچەماڵ سەیسایەق کەلار سلێمانی کەواتە لە سنووری پارێزگای سلێمانیە 5 سایلۆمان هەیە. هەڵەبجەش کە پێویستی بە سایلۆی هێشتا هەڵەبجە ئێستا بنکەی وەرگرتنیان هەیە پێم وابێ هەڵەبجە و سیروان بنکەی وەرگرتنیان هەیە لەوانەیە لە ئایندەیە بۆ ئێش سایلۆ دروست بکرێت. قەبارەی ئەم سایلۆیانە چەندە تا چەند ئێستا بۆ نمونە سایلۆکەیەوە چەند تەن نەتوانێت وەربگرێت؟ قەبارەی سایلۆکەی ئێمە 40,000 تەنە لە 16 سایلۆ پێک هاتووە هەر سایلۆیەک 2500 تەن گەنم ئەگرێت کەواتە بە خۆی گشتی ئێمە توانای وەرگرتنی 40,000 تەنمان هەیە بۆ ساڵێک. ئەم چلەی ڕێک وەردەگرن یا زیاتر وەردەگرن؟ نەخێر ئەو ڕێژەیە لە بەغاوە دیاریەکرێ ئێمە ڕێژەی تەواو داواکەین بەڵام لەوێ ئێمە ڕێژەیە کە نێرین پێوترێ بڵێن تەخمینیەکەین داواکەین ئەوان زۆر لەو ڕێژەیە کەمتر 109.5 ئەو ڕێژەی ئێمە وەرەگرن یعنی 190.5 لابراوە تەنها 109.5 وەرەگرین لە سنووری ئێمەیە
سنوورێکی فراوانە پێک هاتەوە لە قەزای شەمشەماڵ و هەژ ناحی دەوروبەری تەنها نزیکەی 27,000 تەن وەرەگیری ئەم ساڵ بۆ گەنم نییە یاخود ڕێژەی نەخێر گەنم زۆرە بەڵام لە بەغاوە ڕێژەکان دەستکاریەکرێ بەو شێوەیە بۆ هەرێم گەنمەی کە دێتە ناو سایلۆکە ئەمە ئەو گەنمەیە کە بەغداوەری دەگرێت بەڵێ وانە بەڵێ خواست و داواکاری زیاتر وەرگرتنی گەنم سە بۆ نمونە باس لەوە کرد ئەگەر بزانین جوتیارێک ماوە گەنم هێشتا ماوە وەربگیرە زیاتر ماوەی وەرگرتن درێژ دەکرێتەوە واتە پێدەچیان 27,000 بۆ نمونە ئەو بەرهەمهێنا ئەو گەنمە بەرهەمهێنراوەی کە هەیە لە ناوچەکەیە زیاتر لەوەیە یا کەمترە بۆ نمونە هەیە کە فریانەکەوێتوێەوە لی وەرنەگرن لە بەروی بەتایکیت بەتایکیت زیاترە زۆر زیاتریشە لەو ڕێژەیە گەرلیان وەرگری من پێشتر بەپێی بڕشتی دۆنمێکە بۆ نمونە دۆنمێک زەوی بڕشتەکەی تەنها 72 کیلۆگرامە بۆ ئەم ساڵ یعنی ماخول نییە لە دۆنمێکە 72 کیلۆ بەرهەمت هەبێ ساڵانی پێشوو 500 کیلۆگرام بوو یعنی لە 500 واتەوەتە سەر 72 کیلۆ ئێوە 72 کە وەردەگرن لەو جوتیارە ئێمە بەپێی زەمان ساڵانە بەشە کوشتتوکاڵەکان و بەڕێوەلاتە کوشتتوکاڵەکان لە قەزا و ناحیەکانە ناوی جوتیاران و بڕی دۆنمی زەویەکەی و ئەو بڕی کە پێشنیارێکن هەمووی لەسەر سیدیەکە ئینێرن بۆ بەغا خۆی ئەو ڕێژانە دیارەکە و کەمێکاتەوە ئێمە بۆ هەر دۆنمێک ئەوەی کە من زانیمە کوشتتوکاڵی شەمشەماڵ داوای 750 کیلۆی کردووە بۆ یەک بڕشتی یەک دۆنم بەڵام بەغا کردێتی بە 72 کیلۆ یعنی 190 و نیوی کەم کردوێتەوە واتە گەر جوتیارێک بۆ نمونە دوو دۆنم زەوی هەبێ ئێوە 2 ئەوەندەی لێ وەردەگرن 2 کیلۆ یەکاتە 144 کیلۆ بۆ نمونە ئەگەر جوتیارێک 100 دۆنم زەوی هەبێ ئێمە تەنها 7 تەن و 200 کیلۆ گەنمی لێوەرەگرن ئەم جوتیارەی ئێمە چی بکە دوایەوەی گەنمەی کە دەمێنێتەوە ئێوە ئەوەندەی لێ وەردەگرن ئێستاەوەی کە دەمێنێتەوە چی لێ ناچار لە نرخێکی کەمترە بێ لە بازاڕەکان بیفرۆشێت ئەم بازاڕی ئازادە دەچێتەوە کوێ هەر ناچێتەوە بەغدا پێم وایە لە کەرکووک و خواروی عێراق 100% گەنم وەرەگیرە چونکە ئێمە وەکو سایلۆکان جگە لە گەنمی جوتیاری خۆمان گەنمی هاوردەکراومان بۆ دێ لە کەنەدا و ئوسترالیا و ئەمریکا دێتە ناو هەرێمی کوردستان بەڵێ لەکوێوە دێتام وەک باسم کرد لە وڵاتانەی کە ئەمریکا و کەنەدا ڕێگەی قاچاخەوە دێت ناخێر حکوومەت وەزارەتی بازرگانی عێراق بە گرێبەستێک دێت هەوم قەسر و لێەوە بە سیارەی هەر وەزارەتی بازرگانی گوازرێتەوە بۆ سایلۆکانی عێراق و هەرێمی کوردستان واتە سەرڕایەوەی کە ڕێژەیەکی کەم گەنم لە سایلۆکانی هەرێمی کوردستان وەردەگرێ هەندێک گەنمی بیانیش دێنێت یەکە لێو ڕێژەیەشی هێشتار دەکات بەڵێ چکە ئەم گەنمە خۆتانزانن بۆ وەک بڵین بۆ ئاردی بایعی بەکاردێن هەموو ئەم گەنمە نادێرێتە دەرەوە بەعکسەوە لە دەرەوە هی ترە هێنی سنووری پارێزگای سلێمانی پێویستی بە 22,000 تەن هەیە بۆ نمونە بۆ ئەم 22,000 تەن چی 22,000 تەن گەنم بۆی کە پێویستی بە مقابلی ئارد بێت بەڵێ بیکا بە ئارد بەڵام ئەو ڕێژەیە ئێمە زیاد لە 4 مانگە ئەو ڕێژەیە نەماوە لە سایلۆکانی سنووری پارێزگای سلێمانی زیاد لە 6,000 تەنمان لە سایلۆکانی دیوانی و کووتەوە بۆ هاتووە چکاوان لە پارێزگاکانی ناوڕاست و خواروی عێراق لە 15 چوارەوە بە بازارکردن یا بڵین وەرگرتنی گەنم دەست پێکات بە بۆرەی کەش و هاوە وەرزی دروێنە لەوان زۆر زووتر دەست پێکە ئەوان جێگان نەبوو لە سایلۆکانە گەنم دامێن ئەوە زۆریان وەرگرتە بوو سلێمانیش حساکەی کەم بوو دابینکردنی گەنمی هەموو عێراق لە ئەستۆی وەزارەتی بازرگانی عێراق هیچ پەیوەندیشی بە نەخێر کاتە کاگە من ئەگەر شەڕێک کە بۆ من نوێنەرانی کورد لە بەغدا دەیکەن لەسەر وەرگرتنی پارەی جوتیاران واتە پێش شەڕی وەرگرتنی پارەی جوتیاران شەڕێکی تیژەیە دەبێ بیکەن لەسەرەوەی کە ڕێژەی وەرگرتنی گەنم زۆر بێ لە سایلۆکانی هەرێمی کوردستان ئەم شەڕە کراوە کێ کردوویەتی ئەنجامی هەبووە نەیبووە من نەمبیستوە تا ئێستا و شەڕە تەنها کێشەی پارەی جوتیارانی هەرێمی کوردستان هەیە تا ساڵی پێم وابێ 2017 کێشەیەکی نەبوو پێش خەزێکە پێم وابێ خەزەیەکی سیاسی و هیچی تر نەبوو بەڵام گەورەترین کێشەمان ئەو ڕێژەیە تا ئەو ڕێژەیەمان بۆ چاک نەکەن چکە جوتیارمان هەیە لەوانەیە بەرهەمی 50 تەن گەنمی هەبێ 15 تەنی هێنێ بۆ سایلەوە 25 تری لە بازاری ڕەش بە نرخێکی زۆر کەمتر چکە ئەو گەنمە تێچووی هەیە لەوانەیە کەم جوتیار هەیە قازانج بکات لە بەروبوومی ساڵانی خۆی
زۆر باشە. ئەو نرخەی کە جیاوازیە لە نێوان سایلۆکان کەوەری بگرێت یاخود لە بازاڕی ئازاد بیفرۆشێ جیاوازی و نرخەیە چەندە ئەوەندێک کە زانیاری بۆ ئەم ساڵ تاوان گەنم لە هەموو سایلۆکانی عێراق بە یەکسانی بەبێ جیاوازی سێ جۆرمان هەیە پلە یەک پلە دوو پلە سێ پلە بەندی بۆ ئەکرێ بۆ پلە یەک هەر تۆنێک 560,000 دینارە بۆ پلە دوو 480,000 دینارە بۆ پلە سێ 420,000 دینارە تاوان ئەم پلانە هەموو سایلۆیەک تاقیگەی تایبەت بە خۆی هەیە ئامێری پشکنینی ئەو گەنمەی هەیە کۆمەڵێ ڕێنمایی هەیە کە لە وەزارەتی بازرگانی عێراق ومان دێ بەپێی ئەو ڕێنمایانە ئەو پلانە دیاریەکرێ بەپێی ئەو فەحسانەی ئەکرێ ئەو پلانە دیارێکین و بەو نرخانە بە یەکسانیش هەموو سایلۆکان یەک نرخە ئەوەندێک کە بزانی زانیاری تێوازمونی شتەیە زیاتر گەنمی ئەمە لە کام لایە پلە چەندە پلەیەکی زۆرترە پلەیەکی زۆر بەڵێ زۆرترینیان پلەیەک چی بکرێ بۆی کە ئەو گەنمەی جوتیار سایلۆ لە دەستی جوتیاری وەرناگرێت لە بازاڕی ئازاد نەفرۆشرێتەوە هیچ نەبێ با سوودی بۆ ناو هەرێمی کوردستانە بێ بۆ نمونە لە هەندێک شوێنێمە کارگەی ڕەنگە ئاردمان هەبێت بازانین مەستەوە کە لە سێساق وێرکەوت بێتە کارگەیەکی ئارد دروستکردنمان هەیە ئەتوانین خۆمانەمانە بەرهەم بێنینەوە جارێکی تر بە تایکی دەتوانی سوودی لێبێنی بەڵام ئەو کاتەش هەر پارەی ئەو پارەیە ناکە کە لە سایلۆ لی وەرەگیرێت بە ئەویش هەر بە نرخی بازار لی وەرەگرێت هەر بە نرخی بازاری ئازاد هەر بە نرخی بازاری ئازاد کەواتە بۆ جوتیارەکە هیچ گرنگ نییە بیدا بە ئارد بیکەن بە ئارد یاخود بیدا بە بازرگانێک ئەو بازرگانانەی کە بازار لە بازار گەرمەکە دەکردنەوە عەرەبن بەڵێ واتەمە دەیبەنە خوارەوە وانە بۆچی لە دەستی ئەمان پارە دەکات بە دەستی کوردەکە پارە ناکات زۆر جار ئەو بازرگانە عەرەبانە بۆ سایلۆکانی ناوەڕاست و خواروی عێراقێ بن چکە وەک باسم کرد لەوانەیە بابەتی وەرگرتنی گەنم لای خۆمان چەند پەیوەندی بە گەنمی هاوردە و کێشەوانەوە هەبێ پەیوەند قەزەیشی سیاسیە ئەوە لە 2014 سەری هەڵداوە تا 2014 و 15 ئێمەش وەک سایلۆکانی ناوەڕاست و خواروی عێراق بە فولی وەرمانەگری یعنی بۆ هەر دۆنمێک 500 کیلۆ بڕشت بۆ هەر دۆنمێکانی ئەگە جوتیارێک خاونی 100 دۆنم زەوی بۆ ئایتوانی 50 تەن گەنم تەسلیم بە سایلۆکان بکە بەڵام 500ەکە و ئێستا تۆ سەر هەفتا و ئەم ساڵ باشترە پار 68 کیلۆ ئەم ساڵ 4 کیلۆ نزیکەی 5 بۆ 6 کیلۆ زیادیان کۆی گشتی ئەو بڕەگەنمەی کە لە هەرێمی کوردستان وەردەگیرێت وەزارەتی بازرگانی دیاریەکە نەک لە سایلۆیەک لە کۆی هەرێمی کوردستان بەڵێ پێم وابێ بۆ ئەم ساڵ بۆ هەموو هەرێمی کوردستان 340,000 تەنە 340,000 تەن بۆ هەموو هەرێمی هەر سێ پارێزگاکەی هەرێمی کوردستان هەڵەبجەش جیا کراوەتەوە بۆ ئەم ساڵ پێم وابێ دڵنیانی بەڵام 20 تا 28,000 تەنە 328 ئەوەی هەڵەبجە بەتەنها 348 تقریبا کەمتر لە 350,000 بەڵێ بەتایکی دوایە ئەگەر تەخمیناتان هەبێ ئێمە لە هەرێمی کوردستان چەند تەن بەرهەم گەنم بەرهەم دێنین تەسەورەکەم لە 1000 تێپەڕ لە 1000 تێپەڕ بەڵێ واتە سیاسیەکانی ئێمە یان نوێنەرانی کورد لە بەغدا ئەگەر لێرە گویان لێبێ پێشەوەی کە شەڕ لەسەر وەرگرتنی پارەی گەنمی جوتیاران بکەن پێویستە شەڕ لەسەرەوە بکەن کە ڕێژەی دیاریکراو بەرز بکەنەوە بۆی کە گەنم لە دەستی جوتیار نامێنێتەوە بە تاکید بە تەسەوری من ئەم شەڕی لەسەر پارەیکەن لەسەر ئەم بابەتە بیکەن زۆر گرنگترە چکە تۆ ئەگەر داخلی سایلۆ بووی وەلێت وەرگیرا ئەو کاتە حکوومەتی عێراقی ناچارە بێ پارەکەت بۆ خەرجکە ئیجا تاخیری ئەکا ساڵێک 6 مانگ قەرز کۆنە بێ بەڵام نافەوتێ قەرز کۆنە بێ و نافەوتێ بەڵام تۆ ئەگەر ڕێژەکە دیاریکراوە ێستا من جوتیارێک تاوەکو پرژگیری کشتتوکاڵی بەشی کشتتوکاڵەکەی خۆی پێنەبێ من ناتوانم گەنمی لێ وەرگرم هەر لە بەشی کشتتوکاڵەکەی خۆشی کاتی خۆی ناوەکەی نووسرا و نێردراوە بۆ بەغا ئەو ڕێژەی تیا دیاریکراوە سابتە من ناتوانم یەکتەن لەو ڕێژەیە زیاتر وەرگرم زۆر باشە کاکە من ئەگەر ئەو گەنمای وەکە ئاماژەت پێکرد لە جەرەوەی هەرێمی کوردستان هاوردە دەکرێت دێتە ناو هەرێم تەسلیمی سایلۆکانی هەرێمی کوردستان دەکرێت یاخود تەسلیمی سایلۆکانی خواروی عێراق دەکرێت ناوەڕاست ئەو گەنمەی لە دەرەوەی وڵات بەپێی هەموو پارێزگایەک حەسەی هەیە دیاری کراوە بەشیەکان حەسەیە ئەو حەسەی وەزارەتی بازرگانی عێراق دیاریەکە وەک باسم کرد هیچ پەیوەندیشی بە وەزارەتی خۆمانەوە نیەتە وەرگرتنی گەنم و هێنانی گەنم و دابینکردنی بەشە ئاردی ماگانە لە ئەستۆی وەزارەتی بازرگانی عێراق بەڵام ئێمە کە گەنمێکمان هەیە لەسەر دەستماوەتەوە بۆچی دەبێت گەنمێکی بیانی بێنی لە سایلۆکەی خۆمان تەسلیمیکەین بەس گەنمەکەی خۆمان تەسلیم نەکەین
ئەوها بێ لەو بەرپرسانە بپرسین کە بەرپرسن لەو حاڵەتە. کوردەکانی خۆمانیش لیان بپرسین لەوەی کە بۆچی لەمە ناپرسن. قەناعەتم نییە بەرپرسی خۆمان لە وەزارەتی بازرگانی نییە، چکۆم کارانەوەی وەزارەتی بازرگانی. بەڵام 2000 نوێنەری کورد زمانەیە لە پەرلەمانی عێراق. بە تایکیدەوە نوێنەرانی کورد لە بەغا حەق وایە هەوڵ بدەن بۆ ئەوەی هیچ نەبێ ئەم ڕێژەیە ئەین تۆ لە 100 تقریبا 91 ڕێژەکە لابێ با 50 بێ. با 50 لەو ڕێژەیە کەم بکەنەوە. ئێمە بۆ هەر دۆنمێک داوای 750 کیلۆمان کردەوە، با بیکەن بە 300 375 با بیکەن بە 300 کیلۆ هەر ڕازی، بەڵام 72 کیلۆ زۆر کەمە. جوتیاری ئێمە زۆر مەخدوورە. زۆر جار گلەی لەوە دەکەن کە گەنمی باش و خۆ تاماژت پێکەری مە گەنمی نمرەیەکمان هەیە تەسلیمیان دەکەین زۆرینەوە ێ بەڵام سێر دەکەی ئاردەکە خراپە دێتەوە ئەم گلەیەش دەکرێت. واتە ئەم ئاردە هەم گەرمەکەی خۆمانیە بۆمان دەنێرنەوە. هەمان گەرمی خۆمانە پلە 1 و 2 3 هەر سێ پلەکە تێکەڵەکرێت تاوان ئیشی ئاشەکان نازانم ئیشی ئاشەکان پەیوەندی بە ئێمە نیە، هەر حکومی نیە ئەهلین لەوێش کە ئاشەکانی سنووری پارێزگای سلێمانی باشە هەموو ئاشەکانی بڵین هەرێمی کوردستان هەموو ئاشەکان حکومی نین و سەر بە هیچ وەزارەتێک نین بەڵکو ئەهلین. تەنها ڕەنگە عەقدێکیان لەگەڵ وەزارەتی بازرگانی هەبێ بۆ ئەوەی ئەو گەنمە بکەن بە ئار. زۆر باشە. وەرگرتنی گەنم لە جوتیارێک دەبێت لە کوێوە دەست پێ بکە چی بکە بۆی کە زیاتر جوتیارە بەڕێزەکان کە بینەری بەرنامەکەن لە کوێوە دەست پێ بکەن هیچ معاملاتێکی دەوێت ڕۆژانە یاخود ئێستا بیر لەوە بکەنەوە کە گەڵابەیەک دەگرن دێن ئەو گەڵابە جاران هەبوو بە دەرشە و لە ڕیزا دەوەستا. ئێستا چۆن حساب و کتابی خۆیان بکەن بۆی کە ڕێنمایی زیاتر بدەن. وەک باسم کرد ئێستا وەکو ساڵانی پێشوو نیە سواز بۆخوا لە زۆربەی شار و شارۆچکان سایلۆ کراوەتەوە و بوونی هەیە لەوانەیە و قەرەباڵغیە کەمتر بێتەوە، بەڵام یەکەم ئیشی جوتیارە بەڕێزەکان سەر بە هەر بنکەیەکی کشتتوکاڵین یا بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵین لە قەزا یا بنکەی کشتتوکاڵی لە ناحەکان یەکەم شتێکە بێ بچن پژگیری ئەو بەشە کشتتوکاڵیە بێنن بۆ سایلۆکان. ئەو کاتە ئێمە داخلی سایلۆکەین و پرۆسەی فەحسکردن و خەپانکردن و داگرتن و دوای ئەوەی کە تاوان لە فەحسا پلە 1 2 3 جاری وایە لە ژێر ئەو پلێشەوە دەرەچێت ئەو کاتە و سارە ڕەفز دەکرێتەوە ینی بۆی نییە بێ بچێتە دەرەوەی سایلۆش چۆن گەنمەکەی باش نییە. بەڵێ چۆن چۆنیە زۆر جار قسە لەسەرەوە دەکرێت خەڵکێک بەخەش دەیەوێ شتی تێکەڵ کردووە یان گەنمێکی زۆر خراپترە لە خوار پلە سێشەوەی لێوێ داخلی بکە. زۆر جاریش جوتیاری تر هەیە دەڵێ بینیمانە داخلیان کردووە. من وەک باسم کرد ئێمە ئەم ساڵ یەکەم ساڵمانە پار ساڵ تازە بوو سایلۆکەمان دە ڕۆژی ئەخیر فریاکەوتین لەو دە ڕۆژی ئەخیرە نزیکەی 25 سیارەمان ڕەفز کرد وەرگرتووە وەرمان نەکرد ڕەفزمان کردووان لیانمان وەرنەگرت لەبەر چکە ئەو ئەمە تعلیماتەکەی لەبەر دەستمانە هەمووی دیاری کراوە ئەڵێ ئەم گەنمەی کە تۆ وەرەگرت ئەبێ ڕێژەکانی بەم شێوەیە بێ ئەگەر بەم شێوەیە نەبوو بۆ نمونە پاژماوەی ئاژەڵی تەیرێکی تیا مردار بۆتەوە تەنانەت پاژماوەکەشی بینی تەنانەت بچووکترین شتێکت تیا بینی ئەبێ ڕەفزکرێتەوە یا جار وایە حەشەراتی تایە ئەمانە هەمووی یەکسەر ڕەفز دەکرێتەوە ئەبێ ببرێتە دەرەوەی سایلۆکرد بۆی جارێتر نەیهێنێت. واتە ئێوە ئەو لیژنەی کە لەوەیە گەنمەکە وەردەگرێتون و تۆڵن بە تاکید زۆریش چاوپۆشی لە هیچ کەس ناکەێت. زۆر باشە باس لەوە کرد دۆنمێک بۆ نمونە ئەوەندە 74 کیلۆ لێوە 72 کیلۆ چۆن جوتیارێک ئێوە دەزانن چەند دۆنم زەوی هەیە. وەکو باسم کرد پێشتر تاوان دوو جۆر زەویمانە یاخود مڵکە یا گرێبەستە گرێبەستی کشتتوکاڵیە مڵکەکەەوە تاپۆی و دیارە نووسراوە چەند دۆنمە ئەوەی کە گرێبەستە عەقدی زراعیە لە داری زراعیش تەزیلە بەپی گرێبەستێک لەگەڵ زراعەیە کرێتی خاوەنی ئەو نەدۆنم زەویەیە ئەوە کشتتوکاڵ دیارریەکە پێشتر کە ئەو ناوانە تۆمار کراو نێردراوە بۆ بەغا ناوی سیانی جوتیارەکە بڕی دۆنمەکەی عەقدە یاخود تاپۆیە ئەوەنە دیاریکراوە لەسەر ئەو دۆنمەی ئەو نووسێتی ڕێژەکە دیارە. وەتەکە من وەکو ساڵانی ڕابردوو بازرگانێک ناتوانێت بچێت لەسەر زەویەکە گەنمەکە بکڕێتەوە و گەرمی چەند جوتیارێک بڕێت و بێن بی تەسلیمی سایلۆی بکاتەوە دەبێت دیاریکرا بێم پشگیری بنکە کشتتوکاڵەکەی خۆی پێبێت و دیاریکرا بێت چەند دۆنمی هەیە بەپی دۆنمەکە کیلۆکانی لێوەردەگیرێت. بەتایکی دوایە ناتوانێت کەس ناتوانێت تا هەر جوتیارێک تا پشگیری بنکە کشتتوکاڵەکەی نهێنێ بە هیچ شێوەیە گەرمی لێوەرناشیت. زۆر باشە لە هەندێک بنکەیە وە کامەژەت بێکرد سایلۆنیە بنکەی وەرگرتنی گەرم دەبینی زۆر جار بارانێک دەبارێ
یاخود درەنگم گەنمە وەرگیرا و ڕوانەی ڕەنگە بەغدا بکرێتەوە زۆر جار بۆن دەکا بینیمانە لە پارێزگای هەڵەبجە کە ئەگەشتە نزیکی مانگی سێ هێشتا ئەم گەنمە لەوێ مابوویەوە یا هەندێک پاشماوی مابوویەوە بۆنی کردبوو بۆنێکی کردبوو خەڵکیشی بێزار دەکرد لەم ڕووەوە کە لە بنکەکان یا سایلۆکانە ئەگەر سایلۆیەکی ستاندارد نەبێ هیچ زیانێکی ینی لە بەڕووی گەنمەکان زیانیان بەردەکەوێت کە نەخۆش بکەوێت یان پیسکەوێ ئەمە کێ زیان لەمە دەکا بەتاکید ئەگەر هەر گەنمێک لە تاوان لە سایلوە هیچ کێشەیەکی نییە ئەو سایلوانەی کە دروست کراون زۆر باشن ئێمە پێش ئەوەی پرۆسی وەرگرتنی گەنم دەست پێ بکەین هەموو دەرمانی تایبەتی خۆی هەیە دژە ئەسپێ و دژە ئەو حەشەرانی کە گەشاکەن لە گەنما بەکاریان هێنین بەڵام ئەوانەی لە ساحەکانان بنکەی وەرگرتنی گەنمیان هەیە زۆر جار گەنمەکانیان تەڕەبن بە کەڵکی بەکارهێنان نایەن و فڕێدرێن بەغداش فڕێیان دەدا ئەو کاتە ڕێکاری خۆی هەیە بێ لژنە لە بەغاوە دێ کۆنووس و کتاب و ناو کتاب وکوم تا ئەو گەنما بێت تەلەف بکرێ و فڕێ باس لەوە کرد لیژنە دێت ئەو کاتێک کە بڕیار دەدا ڕێژەی ئەم سایلوێ زیاتر وەربگرێ یاخود کەمتر ئەم لیژنەیە چۆنی دێت و چۆن بڕیار لەسەر چی ئەدا لژنەی باڵای وەرگرتن وتمان لە وەزارەتی بازرگانی عێراقەوە هەر ئەوانیشن لە وەزارەتی بازرگانیەوە دێن سەردانی سەرجەم سایلۆکانەکەن بە پێی پێویستی سیرەکەن سیارە وەستاوە هێشتا لە سترایە و پرۆسەکەش وا خەریکە تەواوە بێ ئەو کات دەسەڵاتی ئەویان هەیە بڕیارە دەن لە درێژکردنەوەی ماوەکە جاری وایە 10 ڕۆژ 12 ڕۆژ تا 15 ڕۆژیش ڕۆشتووە نرخی گەنمەوە دیارەکە نرخی و گەڵابانش کە گەنمەکان دێن کشە دیارەکە چکە ڕەنگە ینی گەنمێک کە بۆ نمونەی ئەوەندە نرخەکەی کەم بێت بۆ جوتیارەکە گەڵابەکە ڕەنگە نرخەکەی زۆرتر بە ڕەنگە خاوەنی گەڵابەکە زۆر خێر بکات تا جوتیارەکە زۆر جار وەک دەبینی بۆ نەتوری خۆمان دەیێنێ دەیفرۆشێ بە علوەکە 250 دینار خێر ناکە بەڵام دەبینی خاوەن علوەکە زیاتر قازانجەکە تا جوتیارەکە ئەمە کێ دیاریان دەکات و تا چەندە پەیوەندی بەیەوە هەیە مەبەست کری گەڵابەکردنی ئەوە هیچ پەیوەندێکی بەیەمەوە نییە پەیوەندی بەبینی جوتیارەکە و بڵێن خاوەنی گەڵابەکەیە خۆیان چۆن ڕێکەکەون هیچ پەیوەندێکی بەیەمەوە نیەوە لە دەرەوەی سایلۆیە لەسەر ئەو ڕێنمایە تایبەتانەی ئەم ساڵ کە هەم ڕێژەی کەم وەردەگیرت و هەم نرخ هەم بە جوتیار کاردانەوەی چۆنە ڕێژە کەمەکە ڕێژەی چاندنی گەرم کەمەکە بە تاکید تۆ جوتیار سار دەکەیتەوە لە مەسلەی چاندن و ئانە زۆر جار من بیستومە ڕویان کرۆتە چاندنی جۆ هەنێ جوتیار هێواز لە گەرمێنێ ئەنی تۆ نزیکەی 2 وەرز تا 3 وەرز خەریکی ئەوەی چێڵان و دەرمانکردن و بژارکردن و تاگاتە وەرزی دروێنە و کاتێک بەرهەمەکەی پێگا سەیرەکەی نیوەی لێوە ناژیرێ نیوەکەی تریشی بەهرزان لە بازار ڕافرۆشتێ لەوانەیە زۆر جار تووشی زیان بێت ئەو جوتیارە لەبەرەوە زۆر جار واز لە چاندنی گەنمێنەوە جۆ یا بەرهەمیشی تر کە سوودی هەبێ بۆ جوتیارەکە ڕووەکاتە و بەرهەمە ئەوەندێک کە ئەزمونتان هەبێ یاخود زانیاریتان هەبێ ئەمساڵ نەخۆشی گەنم تایبەت چی هەبوو بە تایبەتی بینیمان بارانێکی با بڵێن جیاواز لە وەرزی خۆی دەباری کە ڕەنگە زیانی هەبوو بێ بۆ گەنم و بۆ هەندێک لە ڕۆکەکانی تر لەم ساڵانەی دوایە جوتیار زیاتر بڵێن دەرمان و قڕکەر بەکارەهێنێ بۆ ئەوەی گەنمەکەی تووشی زیان نەبێ بەڵام بۆ ئەم ساڵ لە سنووری چەمچەماڵ بە تایبەتی سنووری ئاغجەلەر حەشەرەی سوونە یاخ بڵێن سن زۆر زۆرە و زیانی زۆری بە بەروبوومی جوتیاران گەیانە هەرچەند ئەوەی من ئاگادار بم کشت و کاڵ قڕکەری بەسەریانەدا بەش کردووە بەڵام ئەوە زۆر بووە فریای نەکەوتوە جوتیاری ئێمە کاژێمە ئەگەر بێنە سەر جوتیار و با بڵێن گیرفانی جوتیار چه خیرێک دەکات لەم گەنمەی کە دەیچێنێت وایە دەشکرێ ئەم ڕێنمایەتون و تۆڵانە بکەینە هۆکار بۆی کە جوتیارێک گەنم نەچێنێت چیتر بەڵام بەڕاستی زۆر ڕێگری و زۆر چی لەوەی کە ڕێگری لێکرێت لە هێنانی گەنمەکەی یاخود ئەو ڕێژەکەمەی کە دانراوە چ لەوەی کە تووشی ئافاتە بێ ساڵانە بەڕاستی زۆر جار جوتیار سار دەکاتەوە لەوەی ئەڵێ هەر نەیچێڵم و ئاوا بەجێ بێڵم قازانسترمە هیچ پەیوەندیەکتان لەگەڵ وەزارەتی لیژنەی کوشت و کاڵی پەرلەمانی کوردستان هەیە لەسەر معاناتانەی کە هەتانە هیچ تا ئێستا هیچ کەسێک نە سەردانی کردووی نە پەیوەندی کردو و نە ئاگامان لەیەکە زۆر باشە من ناوبڕێکی کوردوەردەگرم و درێژە بە قسەکانمان دەدەن کاتێمە بینەرانی عزیز ناوبڕێکی کوردوەردەگرم لەسەر وەرگرتنی گەنمی جوتیاران ئەم ساڵ قسە و گفتوگۆی زیاتر لەگەڵ کاکە من بەڕێوەبەری سایلۆی چەمچەماڵ دەکەم لەگەڵمان بمێننەوە
تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەم دێنین. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین، هێمای سەرکەوتن. کارگەی شەربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شەربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شەربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزموون و بە تامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە. کارگەی شەربەتی خاڵقی. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر. فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت، هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لێوێ بینەرانی عزیز، درێژە بە قسەکردن لەسەر وەرگرتنی گەنمی جوتیاران دەدەین لەگەڵ میوانەکەم کاکێ من بەڕێوەبەری سایلۆی چەمچەماڵ. کاگێ من زۆر سپاس. ئەگەر بێمەوە سەر ئەوە لەسەر ڕێژەکە چووکە سەر ڕەنگە گرفتی سەرەکی و گرفتی زیاتر بۆ جوتیاران ڕێژەی وەرگرتنی گەنم بێت کە زۆر کەمە. ئەمە لە چەمچەماڵ 72 کیلۆیەوە کاماژت پێکرد. لە شوێنەکانی ترچی لە سایلۆ ڕانیە لە ناوەندی سلێمانی کەسی سایلۆمانی ڕەنگە ناوەندمانە بێت لە سەی سایەق لە هەڵەبجەمانە ڕێژەکان فەرق دەکا. بۆ نمونە لە دەشتی شارەزوور عایدی کێیە کە هەمووی زۆرنی ڕەنگە گەنم بێت، ڕێژەیەکی زیاتر گەنمیتیایە. بەڵێ ڕێژەکە جیاوازە لە شوێنێکەوە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەتر ئەگۆڕێ. بۆ نمونە لە سنووری چەمچەماڵ 72 کیلۆیە، بەڵام بازیان ڕێژەکە زیاترە. دەشتی شارەزوور 100 کیلۆیە، ڕانیەوە پێم وا بێنەوە 6 کیلۆیە. بەپێی بارودۆخی کەش و هەوا و ناوچەکە و چی ئەو ڕێژەی کاتی خۆی کشت و کاڵ داوای کردووە، زیاتریان داوا کردووە. بۆ نمونە ئێمە داوای 750 کیلۆمان کردووە، ئەوان 1000 کیلۆیان داوا کردووە. ڕێژەکەی گۆڕیوە، گۆڕانکاری بەسەرهات. ئەم ڕێژە تا چەنە باوەڕسان وایە یەکسانە لە ڕووی بوونی گەنم لەو شوێنەیە لە ڕووی بوونی زەوی کوشت و کاڵی و خودی گەنمەکە لە ناوچەکەیە؟ بە هیچ جۆرێک یەکسانیتیانە. سنووری چەمچەماڵ پێکاتوە لە قەزایەک و 8 ناحیە. گەورەترین ڕەنگە بە پێی قەزانە بێت، ڕەنگە بە پێی بە گەورەترین سنووری کشت و کاڵی هەیە. سنووری ئێمە بە کەرکووک، ئیداری گەرمیان، سلێمانی، هەولێر. باشە بە هەموو سنوورانە و سنوورمان هەیە. منە معلوماتە لە بەڕێوەبەتی کشت و کاڵ وەرمگرۆ. سنووری زەوی کشت و کاڵی ئێمە لە پارێزگای دووەک زیاترە. لە دووهۆک؟ لە پارێزگای دووهۆک. لە دووهۆک چەند وەردەگیرێت؟ لە دووهۆک ڕێژەکە پێم وا بێ دڵنیانیم، بەڵام دوو بەقەدەر ئێمەیە. ئەگەر لە هەولێر چی؟
هەمووی 300 پێم وا بێ 20,000 یا 28,000 سلێمانی پێم وا بێ 100,000 بە هەڵەبجە ئەچێتە 128,000 سلێمانی بەس خۆی 100 نزیکەی نابەت خۆی ناشت بە هەمووی کاڵێ پارێزگای سلێمانی ڕانیە شەمشەماڵ هەڵەبجە سایق هەمووی پارێزگای سلێمانی 100,000 چەند بە هەڵەبجەوە پێم وا بێچێتە 128,000 بەس لە دهۆک و لە هەولێر یەکی 100 کەمتر لە 100 پارێزگای سلێمانی هەم لە ڕێژەی دانیشتوان و هەم لە زەوی کشتتوکاڵی لە هەرو پارێزگای هەولێر و دهۆک گەورە باوەڕتەوەە دەبوو زیاتر بێت پارێزگای سلێمانی بە تاکید یعنی 109 بۆ ئێمە دیاریکراوە دیاریکردن هەڕیمەکیە یاخود ڕەنگە باگراوندی سیاسی و دەستی سیاسیشی لە پشتوێت وەک دەبینین ئێستا دەستی سیاسی یا شەڕی سیاسی لەسەر گەنم و پارێگەنم زۆر زۆرە لە نێوان هەرێم و بەغدایە بەداخەوە سیاست و سیاسیەکان زۆر باڵادەسن بەسەر ئەوەی کە دەستکاری هەموو شتێک بکەن کاژێمرێەوە زۆر زیاتر تەنانەت گەیشتۆتە ئاستیەوەی کە ڕێژەی گەنمی جوتیاران کەمکەن ئێوە زیاتر لە مەعاناتی جوتیار تێدەگەن فەرمەوە تا ڕەنگە ینی بە هەموو جوتیارەکانی شوێ هەندێک جەناب زانیاریان نەبێت لەسەر وەرگرتنی گەنم ڕێژەکەی چۆنەوە چەندە ئێوە چی دەکەن بۆی کە فشارتان هەبێ هیچ نەبێ ڕێژەی گەنم زیاتر بکرێت لە سایلۆکانی خۆتانە یا لە سایلۆکانی هەرێمی کوردستان بەگشتی فشارەکەن ئایا لە ڕێگەی بەرپرسانی هەرێمی کوردستان و سیاسی و نوێنەرەکانمانەوەی یاخود لە ڕێگەی ڕاستەخۆ خۆتان بۆ بەغدا وەک چۆن بەشێک لە جوتیاران بۆ وەرگرتنی پارەکانیان ڕێی بەغایان گرتە بەرخۆیان بە ناچاری بەداخەوە ئێمە هیچمان پێ ناکرێ و ناشتوانانی هیچ فشارێکەمە لە ڕووی ئیداری و کارژێڕیەوە سەر بە وەزارەتی بازرگانی حکوومەتی هەرێمی کوردستانی هیچ پەیوەندیەکمان بە وەزارەتی بازرگانی عێراقەوە نیە تەنها پەیوەندی وەرگرتنی گەنم و هێنانی گەنم و ئەوانەیە ئەوەی کە ئەتوانێت فشار دروستکە بە ڕێزان ئەندامانی پەرلەمان و بەرپرسانی سیاسی کورد لە بەغا ئەتوانن فشار دروستکەن بۆ بابەتە پێش ئەوەی ساڵانە لە مانگی 3 ناوەکان تۆمارەکرێت لە بنکە کشت و کاڵەکان پێش ئەو بابەتە ئەبێ چارەسەرێک بۆ ئەم ڕێژەیە بدۆزنەوە نابێ هەموو پێش مانگی 3 بەڵێ هەموو ساڵێک لە مانگی 3 پرۆسەی تۆمارکردنی ناوی زوتیاران دەست پێکات ئەم کارە بەڕێوەبەرایەتی و بنکە کشت و کاڵەکانی کەن ئەو ئەخرێتە سەر سیدیەک و ئەو سیدیە ڕەوانەی بەغاکرێ وەزارەتی بازرگانی عێراق وەزارەتی کشت و کاڵی عێراق بە هاوبەشی ئەبێ پێش ئەو بەروارە چارەسەرێک بۆ ساڵی داهات و تازام ساڵ ڕۆی ناتوانین هیچ شتێک بکەین لە ئێستاشدا ینی بۆ ئەم ساڵ هیچ ناتوانن فشار دروستکەن هیچ نەبێت لە کۆتاییە درێژیکەنەوە ئەوەی بکرێت لەوانەیە بتوانن ماوەکە درێژ بکەنەوە ماوەی وەرگرتنی گەنم ئەجینا وەکو ڕێژەی وەرگرتن و زیادکردنی گەنم قەناعەتم نییە بتوانێت ئێستا لە سایلۆکەی تۆ چەند تەن گەرمت وەردەگرت 22 تان 27,000 تەن 27,000 تەنە لای تۆ وەردەگرت باوەڕت وایە 27,000 تەنە چەندی ئەو گەنمەیە کە لە دەرەوە هاوردەکراوە کێ دەیهێنێ جوتیارەکەی خۆمان خۆ نایهێنێ ئەمانە کێن کام گەنمە بیانە دێنن تەسلیمی سایلۆکەی بەتاکید جوتیار تەنها خەمی ئەوەیەتی گەنمەکەی خۆی لێوەربژیرێ و بەو ڕێژەی کە خۆی ئەوێ ئەوەی کە خۆی چاندێتی بە دڵنیایەوە ئەوەی کە ئەو گەنمە ئەهێنێ بازرگانە زوتیار ناتوانێت پشتیوانی کشت و کاڵی لەگەڵانیە پشتگیری کشت و کاڵ هیچ شوێنێکی لە پێنیە بەداخەوە زۆر جار ئەو پشتگیریانە لەلایەن جوتیارەکانەوە خۆیانەوە ئەدرێن بە کەسی تر گەنمی پێتەسلیمەکە واتە بۆ جوتیارەکەی خۆمان زیاتر دەبێت ڕێنمایەکان تون و تۆڵن بەڵام بۆ ئەو بازرگانانەی کە گەرمی بیانی هاوردە دەکرێن ناتوان ئیجرادۆک و پێویست بکەنەوە بەڕاستیەوە یەکەم شت ئەبێ بکرێ لەم ساڵانەی دوایە پێم وابێ بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیرانی عێراق گواستنەوەی گەنم لە نێوان شارەکانی عێراقا بە هەموو شێوەیە قەدەغە کراوە تەنها بە ئۆتۆمبیلی وەزارەتی بازرگانی عێراق خۆی نەبێتوانێت و گەرمانەی کە لە خواروی عێراقەوە بۆمان دێ هەمویان بە سیارەی بڵێن ئۆتۆمبیلی تایبەت بە وەزارەتی خۆیان بۆمان دێ هیچ سیارێکی مەدەنی بۆی نییە گەنم هەڵگرێ قەناعەتم وایە زۆرێک لە هێنانی گەنمی دەرەوە چارەسەر کراوە زۆر کام وڵات زیاتر دەهێنرێت گەنم مەبەست ئەو گەنمەی کە بە قاچاق دێ ئەوەی کە بە قاچاق دێ ئەوەی بە وەزارەتی بازرگانی خۆی دەهێنێ بەڕەسمی ئەوەی کە بە ڕسمی وەزارەتی بازرگانی عێراق خۆی بە پێی گرێبەستێک لەگەڵ وڵاتانەیە لە وڵاتەکانی کەنەدا ئەمریکا پێم وابێ ڕووسیا لە وڵاتانی دراوسیەوە هیچ دێت یاوانە بە قاچاق دێن
تا ئێستا بۆمان نەهات وڵاتانی دراوسێ بە ڕسمی ینی بە شێوەیەکی فەرمی هاتبێتە عێراق و عێراق بە فەرمیە هەندێک گەرمیش بە قاچاق هاوردە دەکرێت بە تایکیت بە ئاسانی ڕێ لە قاچاق ناگرێت لە هەموو شتێکا لە دەرمانە لە سەوزە میوە گەنم ئەوەی بە قاچاق. ئێوە لە سایلۆکانە چۆن جیان دەکەنەوە ئەمە گەرمی قاچاق بێ خودت گەرمەکەی خۆمان بێت گەرمی ئێمە تایبەتمەندی هەیە بە تایکیت کاتێک کە داخل بە سایلۆ برێ بۆ پشکنین زۆر جار لەوانەیە گەنمی وڵاتانی دەرەوە سنفەکانی جیاواز بن لەوانەیە ئێمە و هەستی پێ بکرێ ئەو کاتە ڕەف دەکرێتەوە ناژیری ئەگەر بە پێی ڕێنمایی بە پێم ڕێنمایی وەزارەتی بازرگانی عێراق ناردێتی ئەڵێ بە هەموو شێوەیەک گەنمی هاوردە لە دەرەوە بەدەل لە ڕێنمایەکان ئەبێ وەرنەژیری کەسێکی وەری بگرێت تووشی لێ پێچی لەسەر شتێکی تر دەکرێت کاژەم لەوەی کە گەنمی کۆن دێنرێت تێکەڵ بە گەنمە تازەکە دەکرێتواتە گەنمی پار و پێرار دێنرێت تێکەڵ بە گەنمی تازە دەکرێت ئێوە چۆن جیان دەکەنەوە لی دەزانن ئەمە یا ڕێکارێکەیە بۆ جیاکردنەوەی گەنمی کۆن بە تایکید لە ڕەنگی گەنمەکە لە تاوانە ئەو پشکنینانەی کە ئەکرێ ئەمە بە چاو نایکەم پشینە ئامێری تایبەت بە پشکنینمان هەیە ئەو ئامێرە توانێت جای کاتەوە بزانێ و بە پێم ڕێنمایش ئەویش بە هەموو شێوەیە قەدەغی و ئەبێ ڕەفز بکرێتەوە ڕەفز دەکرێتەوە کاتەوە زۆر باشە ئەو گەرمی کە هاوردە دەکرێت چە بە قاچاق بێت یاخود بە فەرمی وەزارەتی بازرگانی لە ئەمریکا و کەنەدا و رووسیا ئەوانە بێنێت ئەو گەرمانە باشن یا گەرمەکەی خۆمان سنفەکانی باشترە وڵاهی گەرمی پلەیەکی خۆمان زۆر باشە گەرمێکی زۆر باشە و گەرمەی ئەوانیش گەرمێکی باشە چکوان بە شێوەیەکی زانستی ئەوە نییە وەک جوتیاری خۆمان دەدۆن و پێنجۆن و بە ئامێری پێشکەوت و قڕکەری زۆر باش و بە ئامێری پێشکەوت و درێنەیەکەین گەرمێکی زۆر پاک و جوانە بەڵام ڕەنگە بەتەنیان نەتوانین سوودی لێوەرگێ بێ لەگەڵ گەرمەکەی خۆمانە تێکڵاویکی ئەو گەرمی کە لە سایلۆکانە هەندێک موادی کیمیایی بەسەرا دەڕژێن لەبەر مێرو بێ یاخود نەخۆشیەکانی دیکەی گەنم بێت زیانی نییە بۆی کە قۆناغێکی کەمەوەی بکرێ بە ئارت یا ڕێنمایی تایبەتان هەیە بۆ دەرمانانەی کە و مادەکیمیانەی کە دێڕژێن بەسەریانە ئێمە بە هەفتەیەک یا 10 ڕۆژ پێش پرۆسی وەرگرتنی گەنم ئەو سایلوانەی کە گەنمی تیا هەڵەکرێت دەرمانێکین نابێ لە هەفتەیەک تا 10 ڕۆژ هیچ جۆرە گەرمیک دێگرێت تا ئەو مدەیە دوای ئەوەی تر کار ناکە ئەو دەرمانە کار ناکە زۆر باشە وەکو ڕێنمایەک یا کەسێکی شارەزا چیت هەیە بۆ بازرگانەکانمان بۆ وەبەرهێنەکانمان کە بتوانن کارگەی تایبەت دروستکردنی ئارت لە شار و شارچەکانی هەرێمی کوردستان دروستکەن بۆی کاو گەرمەی لە دەستی جوتیار دەمێنێتەوە نەفرۆشرێ بە ڕێگەی بازرگان بۆ جارێکی تر ناوەڕاستی عراق و خوار و خۆمان سوودی لێ ببینین چکە گەرمەکەی خۆمان چاکترە وڵات بە هیوام ئەو بازرگان و بەرهێنانە بیر لەوە بکەنەوە تەنها بۆ ئاردنا بیر لە پیشەسازی خۆراک بکەنەوە تاان زۆربەی کاری بڵین معکەرۆنی و شیرنەمەنی و هەموو ئانی لە بازارەکانە هەیە سەرچاوەکەی گەنمە مەرج نییە گەنم تەنها بکرێتە ڕاستە ئارد زۆر زەرورە زۆر پێویستە بۆ ژیان بەڵام پێویست بیر لە پیشەسازی خۆراک بکرێتەوە ئەویش بە چی ئەکرێ ئەبێ بە پێی یاسایەک حکومەت دەعمیان بکاوە زمانی ئەویان بکە کە ئەو بەرهەمی ئەهێنێت بتوانێت منافەسەی بەرهەمی دەرەوە بکە نەوەکو وەکو جوتیارەکانی تر لە کاتی پێکەیانی بەرهەمەکانیان ئەوەی کە بینیمان تەماتە و هەموو جۆرەکانی تر لە کاتی بەرهەمهێنانیان تەنانەت کری ئۆتۆمبیلەکە دەرناکە کە بیگوازێت وەتە بەداخەوە خۆمان گەنممان هەیە لە دەستمان وەرناگرن گەنمی بیانیمان بۆ دێنن کاکەم لە کۆتایی بەرنامەیە ڕێنمایی گرنگ چیتان هەیە بۆ جوتیاران لە کاتی وەرگرتنی گەرمی جوتیاران بۆی کە زیاتر و جوتیارانی کە ڕەنگە شارەزانە من یا ڕێنمایی تازیان بەدەست نەکەشت بێ لە ڕێگەیان بەرنامەوە پێیان بگات و بزانن چۆن گەرمەکان ڕادستی سایلۆکان بکەن گرنگترین ڕێنماییتان چییە؟ بە هیوای سەرکەوتنی پرۆسەکەم بە سەرکەوتی بەڕێوە بچێەوە ڕێنمایم بۆ برایانی جوتیار ئەوەیە کە بەبێ هێنانی پشتگیری کشت و کاڵ نێنە بەردەم سایلۆکان و سەرت دروستکەن و خۆیان ئازێت دەن و ئێمەش تووشی گرفت بکەن وەنەیکەنە خەرەباڵغی ئەمە 1 ڕۆژ و 2 ڕۆژ نیە لەوانەیە مانگێک و تا 40 ڕۆژ و تا 45 ڕۆژ بخایەنێ وا بکەن کە بە شێوەیەکی ڕێکوپێک و پشتگیری بەشە کشت و کاڵەکان بێن و گەرمەکەیان هیچ جۆرە گەرمیشی تری تێکەڵاو نەکەن و تەنها گەرمی خۆیان بێ بۆ ئێمەش توانی بە ئاسانی کارەکانیان بۆ ڕایی زۆر سواز بۆ بەڕێزکە کێمن محەممەد بەڕێوەبەری سایلۆی چەند چماڵ سواز بۆی کە لە بەرنامەی ژێرخانی ئەم شەوا لەگەڵمانە بووی سواز بۆ بەڕێستان سواز دەکەم بینەرانی عزیز دیارە
ئەمەی کە بینیتان و بیستان قسەکردن بوو لەسەر وەرگرتنی گەنمی جوتیاران کە بەداخەوە جوتیارانی ئێمە هەندێک گرفتی سەرەکیان هەیە کە بەشێک لە بەرپرسانی هەرێم یاخود نوێنەرانی هەرێمی کوردستان لە بەغدا تەنها کاریان لەسەر وەرگرتنی پارەکە کردووە بەڵام بۆ هیوایی کە ئەم ساڵیش کە هێشتا زووە و دەرفەتێک لە بەردەستا ماوە نوێنەرانی کورد لە بەغدا بتوان کار لەسەرەوە بکەن کە ڕێژەی وەرگرتنی گەنم لە سایلۆکانی هەرێمی کوردستاندا ڕێژەکەی بەرز بکرێتەوە بۆی کە ئەو ڕێژە گەنمی لە دەستی جوتیاران ئێمە دەمێنێتەوە بە فیڕۆ نڕاوەر وها لە بازاری ئازادا نەفرۆشرێتەوە و ڕێگریش لە گەنمی هاوردەی بیانی بکرێت چە بە شێوازێکی فەرمی بێ یاخود بە شێوازێکی قاچاق. زۆر سپاس بۆی کە لە بەرنامەی ژێرخانی ئەم شەو لەگەڵمان نابوون تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ.